بەناوی خی بەخشندەی مێهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خی گەورەتان لێبێ وەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. ئامانج و کارەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باسوخواز دەبێ. 24 ساڵ تێپەڕ دەبێت و پێدەنێتە 25 ساڵ تەمەنی خۆیەوە. ئەمە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانە کە لە ماوەی ڕابردوودا جێدەستی لە بواری مافەکانی ئافرەتاندا دیار بوو و خزمەتێکی بەرچاو و باشی بە دۆزی ڕەوای ئافرەتانی کورد کردووە. لەم بەرنامەیەدا باز لە زەرورەتی دروستبوونی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و ئامانج و شێوازی کارکردنیان و پرۆژەکانی داهاتویان دەکەین و دەپرسین ئایا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان تا چەند توانیوێتی خزمەت بە خوشکانی کوردستان بکات و چه شتێکی پێبەخشیون و ئەو جیاوازی کە ڕێکخراوەکە لە ڕێکخراوەکانی دیکە جیا دەکاتەوە چییە و لە چیدایە. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز خات و بەهرە جەمال بەرپرسی نووسینگەی هەولێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیم کردووە کە لە ستۆدیەکانمان لە شاری هەولێر ئامادەیە. خات و بەهرام کاتت باش و هەمیشە شاد و سەرکەوتوو بی. زۆر سوپاس کاتی ئێوەش باش. بەهرەخان پیرۆزبایی 25 ساڵەی دامەزرانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە جەنابەت و تەواوی ئەندامان و تەواوی خوشکانی هەرێمی کوردستانەکەین. ومێدەوارین سەرکەوتوو و بەردەوام بن. سوپاس بۆ ئێوە. ئێمەش لای خۆمانەوە پیرۆزبایی لە سەرجەم ئەندامان و لایەنگرانی خوشکانی ڕێکخراوی ئیسلامی دەکەین لە سەرجەم شار و شارۆچەکان. بەڵێ بەهرەخان 24 ساڵ تەمەن بۆ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پێم خۆشە لە زاری جەنابتەوە ئاماژەیەک بە مێژووی پڕسەروەری ڕێکخراوەکەتان بکەن. ڕێکخراوەکەتان چۆن دامەزراوە، کەی دامەزراوە، بیرۆکەی دامەزرانی چی بووە و چیتان کردووە بۆ ئافرەتان و ژنانی کوردستان. بەڵێ بەناوی خی گەورە و میهرەبان دیارە بیرۆکە و دامەزراندنی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و هەر ڕێکخراوێکی تریش کاتێکە لە کۆمەڵگایەکەوە دێتە ئارا دیارە هەموو ڕێکخراوێک هەر بەو شێوازەیە کە دەرککردنە بە کۆمەڵێک گرفت و فەراغی بوونی ڕێکخراوێکە کە ببێتە هۆکار و چارەسەر بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە هەیە لە کۆمەڵگادا. دیارە ڕێکخراوی خوشکانیش بیرۆکەی دروست کرد و دروستبوونی ئەم ڕێکخراوە بوونی بوونی ئەو بۆکە کۆمەڵێک گرفت فەراغی هەبووە لە ڕووی شەرعی یاساییەوە کە لەوانەیە خوشکانێک و ئافرەتانێک لی تا ڕادێک ئاشتانە بوون. بۆیە زەروریەتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لێرەدا خۆ دەبێنێتەوە لەوەی کە بەڕاستی ڕێکخراوێکی ئیسلامیە باگراوندێکی ئیسلامی کار دەکات. زۆر ڕێکخراوی تر هەبووە لە بواری مافەکانی ژنکاری کردووە، بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی و باگراوندێکی ئیسلامیەوە هاتووە هەوڵی داوەکە جێدەستی خۆی بکاتەوە. بیرۆکەی دامەزادن لەوە بووە کە هەستی ویستوێتی فەراغێک پڕکاتەوە لە ناو ساحەی کوردستاندا، ناو کۆمەڵگەی کوردیدا، بەوەی کە بۆ خۆمان دەزانین یعنی چەندان ڕێکخراوی تر و چەندان لایەن و دام و دەستگای ترکە هەوڵی تێکدان و هەوڵی شێواندنی بەهاجوانەکانی ئیسلام و کۆمەڵگەی کوردیان کردووە. بۆیە ڕێکخراوی خوشکان بە زەرورەتی زانیوە بێ ئەو فەراغە پڕکاتەوە و بیرۆکەی دروستبوونی گرنگی و لە دروستبوونیدا لەوەدایە کە توانیوێتی کە فەراغێک پڕکاتەوە لەوەی کە ڕێکخراوێکی ئیسلامی بووە، هاتووە بە باگراوندێکی ئیسلامی خزمەتی ئافرەتان و خوشکان بکە. و گوتم ئاماژەم پێکە چەندان ڕێکخراوی تری تایبەت هەبووە دیارە لەو قۆناغی دەکات کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دروست بووە، بەڵام با بڵێن لەوانەیە لە کۆمەڵگەی ئێمەش بەو پێی کە بەشی زۆری مسلمانن، یعنی لە سەدا 95 بۆ سەرەوە خەچی مسلمان و خەچی دیندارن و حەزیان بەوە دێکە کارەکانی پێی باگراوندێکی ئیسلامی و دینداریەوە ینی ڕایی بکەن. بۆیە هەستمان کردو بۆی کە فەراغێک هەیە ناو کۆمەڵگەی کوردی ئێمەدا، بۆی کە ڕێکخراوێکی ئیسلامی نەبووە کە لە جێی تموح و خواستی ئەم خەڵکەدا بێت. چونکەم کاتێک کە ئینسان کە تینووی دەبێت پێویستە ئەو بخواتەوە بۆی کە تینوێتی بشکێنێ. کاتێک کە ئێمە
هەستمان بە گرفت و کێشەکانی کۆمەڵگای خۆمان کردووە گەڕاوین بە دوای دروستکردنی ڕێکخراوێکی لەو جۆرەی کە ببێتە چارەسەر و تینوێتی ئەو خەڵکی خۆمان پێ بشکێنین. زۆر باشە کەواتە ئێوە وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان وەکوڵێ بەدیدێکی ئیسلامی و ئاراستەیەکی ئیسلامی سەیری کۆمەڵگە و کێشەی ژنەکەن و هەوڵی ژەدەن چارەسەری ئەو کێشانە بکەن. بێگومان ئێمە قەناعەتی ڕێکخراوەکەمان وایە بۆی کە مافەکانی ژن ئێمە مادەم وایە ڕێکخراوێکی دروست بووین بۆ خزمەتی ژن و بۆ بەدەستخستنی مافەکانی ژن ئەو پێمان وایە ئەو مافەی کە ئیسلام بۆ ئافرەتی داناوە بۆی دیاری کردووە چ لە قورئانە چ لە سونەتی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە بۆ ئافرەتان بژادەیەکی لەو چاکتر لەبەر دەستیاندا نییە جگە لەو مافەی کە ئیسلام بۆی دیاری کردوین. بۆیە دەمانەوێت ئێمە کاتێک کە باسی مافەکانی ئافرەت دەکەن باسی چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی ژن دەکەین لەناو کۆمەڵگەی کوردیدا پێمان وایە کە باشترین بژاردە باشترین چارەسەر ئەوەیە کە ئێمە بە باگراوندێکی ئیسلامی و دینداریەوە بە منهەجی قورئان و سونەت ئێمە چارەسەری کێشە و گرفتەکانی کۆمەڵگا بکەین چونکە بەرنامە زۆرە ڕێکخراو زۆرە پرۆژە زۆرە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئافرەت لە کۆمەڵگادا بەڵام هیچ چارەسەرێک ناگە بە قەناعەتی ئێمە تەبعاً هیچ چارەسەرێک ناگاتە ئەو چارەسەری کە تۆ بە ئیسلام بۆی بکەیت چونکە بخوای گەورە کاتێکە ئافرەت و پیاوی دروست کردووە کاتێککە مرۆڤی خەلق کردووە دیار هەر خۆی لە هەمومان باشتر دەزانێت چ شتێک لە بەرژەوەندی ئەودا ئەو مافی کە لە ئیسلامدا بۆ ئافرەت دیاری کردووە مافێکی باشتر لەو نابینین لە بەرنامەیەکی ترا لە یاسایەکی ترا لە بەرنامە پرۆگرامی شوێنیشترا نایبینینەوە بۆی ئێمە دەمانەوێت تەفعیلی ئەو مافانە بکەین کە خوای گەورە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە فەرمودەکانیدا لە سنت پێغەمبەردا خوا هاتووە بۆ ئافرەتان ئێمە تەفعیل بکەین و ئاشنایان بکەین بە ئەرک و مافەکانی خۆیان. زۆر باشە جەناب داماژت بەوە کرد کە ڕێکخرا و پرۆژەی دیکە هەیە بۆ چارەسەر و بەدەمەوەچوونی کێشە و گرفتی ئافرەت. من دەپرسم جیاوازی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لەگەڵ ڕێکخراوەکانی دیکەدا لە چیدایە؟ لەوانەیە جیاوازی زۆرمان هەبێ و لەوانەشە خاڵی هاوبەشی زۆریشمان هەبێت. جیاوازەکانی ئێمە لەگەڵ ڕێکخراوەکانی تری باڵی غێری ئیسلامی چونکە ئەم بە ئەومان بیر نەچێ زۆڵمێک نەکەین لە دوو ڕێکخراوی تری ئیسلامیشکە دوو ڕێکخراوی تری ئیسلامی لە ساحەی کوردستاندا بوونیان هەیە بەڵام جیاوازی ئێمە وەکو ڕێکخراوی ئیسلامیەکان با بڵێم لەگەڵ ڕێکخراوەکان ترا ئەوەیە کە ئێمە بەرنامە و یاسا و ڕێسایەک کە خوای گەورە دایناوە لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام بۆمان تەسبیت کراوە پێی نوسوسی قورئان و سونەت ئێمە هاتوین ئەمە تەفعیلەکەین نەک ئەوەی کە بێنین سەر لە نوێ یاسایەکی کە لەوانەیە لە جێگایەک لە شوێنەکە لە پرۆژەیەکە لەگەڵ ڕێکخراوەکانی ترە کا لەسەر پرۆژەیە بکەین کا لەسەر شتێک بکەین بەڵام لە سونەتە یاخود لە قورئانە نەهاتبێ بەڵام بە شێوازێک ئێمە ئەو پرۆژانە تەبەنی دەکەین کە یەک نەگرێ بە چۆمەی تەناقوڵ نەکا لەگەڵ نصوصی قورئان و سنت بۆیە جیاوازی ئێمە خاڵێک لەمەدا کە ئێمە بە پێیڕەوی قورئان و سنت و ئاینی ئیسلامی پیرۆز ئێمە دەمانەوێت مافەکان بۆ ژن بجێڕینەوە و دەمانەوێت مافەکانی خوشکانی خۆمان ئاشناکەین بە ئەرک و مافەکانیان. جیاوازی شتری ئێمە لەگەڵ ئافرەتانی بڵێن ژنان و ڕێکخراوەکانی تری غێری ئیسلامی ئەوەیە کە ئێمە هەمیشە قەناعەتمان وایە کە گێڕانەوەی خێزانێکی ئارام دروستکردنی خێزانێکی ئارام هەڵنەوەشاندنەوەی خێزان بۆ خۆی چارەسەری گرنگی کێشەکانی کۆمەڵگامان دەکات بەڵام لەوانەیە ناڵێم بە ئاشکرا بە زاقی مباشر بەڵام بە جۆرە لە جۆرەکان لەوانەیە لە ڕێکخراوەکانی تر پرۆژە هەبێ باس هەبێ شت هەبێ لەسەر ئەوەی کە ئەگە بە ڕێگای ئەعلامیشەوە بێ ینی دەبینین هەوڵ بۆ هەڵوەشانەوەی خێزان دەدرێت لە کۆمەڵگا ئەوە بۆ خۆی کارەساتە بەڕاستی کار و لە کۆمەڵگای ئێمە بکە
ئێمە هەمیشە هەوڵ دەدەین لەسەرەوەی کە خێزان بپارێزین لە هەڵۆشانەوە لە تێکچوون چووکم بنەمای کۆمەڵگایەکی تەندروست بریتێ لە خێزانێکی تەندروست بۆی ئێمە هەوڵی زۆر جددی دەدەین بۆی کە خێزان بۆ بەها جوانی خۆی کە لە ئیسلام داهاتووە بیپارێزین و پارێزراوی بیهێلینەوە. ئەم جیاوازیانە و جیاوازیمان زۆر بێ ئەم لە ڕووی فکریەوە لە ڕووی ئایدۆلۆژیاوە جیاوازیمان هەیە بەڵام ئەوەی کە ئەساس ئێمە لێرە باسی بکەین لە کار و پرۆژەکانمان زۆرجار کە یان یەکتە جیرانە بۆ دروستە بێ یاخود خاڵی هاوبەش و جیاوازمان زیاتر لەم لایەنانەوەی ئێمە بە فکرێکی ئیسلامی بە باگراوندێکی ئیسلامی بە پشتبەستن بە قورئان و سونەت بەڵام ئەوان پشتبەستن بە کۆمەڵێ یاسا و ڕێسای کە لەوانە لە دەرەوەی هەرێمی کوردستانیشەوە هاتبێ و لێرەکانە کاری دەسە دەکەن و تەفعیلی دەکەن لە ناو کۆمەڵگەی کوردیدا. بەڵێ زۆر جار گلەی ئەوە لە بەشێک یا لە هەندێک لە ڕێکخراوەکان دەکرێت کە هێندەی هانی ژن ئەدەن و هانی ئەدەن بەرامبەر بە مێردەکەی بوەستێتەوە و هانی ئەوەی ئەدەن کە هیچ شتێ لە مێردەکەی قبول نەکە. ئەم جۆرە لە قسەکردن ئایا ئێوە وەکو خۆتان تاکتان لا سنتەرە وەکو خوشکێک وەکو ژنێک یام ئەتانەوێ بۆ منە خێزان بە یەکڕێزی و تەبایی بمێنێتەوە؟ ئایا ئێوە تەنا کار لەسەر گرفت و کێشەی ژنەکەن وهانی ئەدەن و هەوڵ ئەدەن بۆ منە تا حاڵەتی خوانە خواسە جیابوونەوە ئەو شتانە بڕوایم ئێوە خێزان و کۆمەلگەتان زیاتر بەلاوە سنتەر و گرنگە؟ خۆی شتێکەیە بڵێن جاروا هەیە زۆرێک لە ئافرەتان لە ژنان خوشکان بە هەموو ناوەکان بین بۆ هێندێک لیمانێنەکەن ینی زۆرێک لە ناحاڵیبوون دروست دەبێت لە بینی خیتابی ڕێکخراوەکانی ژنان و هەروەها ئافرەتان بەگشتی وەجاری وا شەوی پێچەوانە دەبێتەوە بۆیە خۆی لە بۆ ئافرەت مافی ئافرەت یانی تۆ ئێمە ئەرکمان هەیە و مافیشمان هەیە ماف بەرامبەر بە ئەرکە ئەگە بێت و ڕێکخراوێک هەر ڕێکخراو ڕێکخراوەکەی ئێمە غەیری ڕێکخراوی ئیسلامیەکانیش ئەگەر بێت و ئێمە هانی ژنان بدەین ینی ڕێکخراوەکان هانی ژنان بدەن لەوەی کە تەنها ڕۆژانە خەریکی ئەوە بن هۆشیاریان کەنەوە کە مافەکانتان چییە بەڵام هەوڵی ئەوە نەدەن لە ئەرکەکانیش ئاگاداریان کەنەوە بێگومان ئەمە دەبێتەوە هۆکاری تێکچوونی شیرازەی خێزان و کۆمەلگا پێویستە ڕێکخراوەکانی ژنان بەگشتی هەمووان بە تایبەتیش تریش ئێمە ئیسلامیەکان هەوڵی ئەوە بدەین کە لە پێش ئەوەی چکم وتمان ماف بەرامبەر بە ئەرکە یان تو ئەرچێک ئەدا دەکەی ئەو جا مافێکت هەیە وەری دەگری بەرامبەر بە ئەوکێک کە ئەداد کوردە دەبێت ئێمە خوشکانمان لەو ئاگادارکەینەوە تو ئەرچێک لەسەر شانە لە ئەستۆیە ئەبێ ئەدای ئەرکەکەی خۆت بکەی ئەو جا مافەکەشت داوا بکەیت بەڵام زۆر جار هەیە ئەمە زۆرە ناحاڵیبوون ڕوودەدا یاخود با بڵین زۆرێ بەشێ لە ڕێکخراوەکان هەر باسی ماف دەکەن لەولاوە ئەوەیان بیدەچێتەوە کە ئاشنایەکەن بە ئەرکەکانیشیان بۆیە خوشکانێک بەداخەوە لەوانەیە هەڵا بقۆزنەوە بە زۆر ناتێگەیشتێک و بدا ئەجینا خۆی ئێمە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی پاراستنی خێزان و بە جوانەکانی کۆمەلگا کە خێزان یەکێکە لە جوانترین بەکان ئەوە ئێمە دەمانەوێت بە تۆکمەیی بە پارێزرایی بمێنێتەوە چونکەم واش قەنەعەتی من وایە هەتاوەکو خێزان بە تۆکمەیی و بە جوانی بمێنێتەوە کێشە و مشاکلەکانی کۆمەلگا و ژن کەم دەبێتەوە یعنی زۆرێک لە گرفتەکانی خێزان گرفتەکانی ژن لە تێکچوونی شیرازەی خێزانەوە سەرچاوە دەگرێت کاتێکە لە ئەرکومافی خۆی شارە ئاشنانیە کاتێکە نازانێ واجبی ئەو چێ بەرامبەر بە خێزانەکەی لێرە ئەو وای لە دێک کە شیرازەی خێزان تێکەچێت دواتری تەشەنە دەکە بۆی کۆمەلگا تێک بچێت بۆیە دووپاتی دەکەمەوە لەوەی کە ئێمە و ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان پاراستنی بەهاجوانەکانی کۆمەلگا و پاراستنی خێزان بە جوانی هێشتنەوەی خێزان و تۆکمەکردنی خێزان یەکێکە لە ئامانجە سەرچەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە پەیڕەوی ناوخۆماندا پاراستنی دروستکردنی خێزان و کۆمەلگایەکی ئارام یەکێکە لە ئامانجە سەرچەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بەڵام دەکرێت وەکوتم ئەو قسەی کە دەگوترێ ڕێکخراوەکان هانی ژنان دەدەن بۆ ئەوەی کە جیابنەوە لە پیاوەکانیان یاخود خێزان تێک بدەن یا زۆر لە زۆرەکان ئەمە
بەشێکی ڕاستەوە بەشێکیشی بۆ ناتێگەیشتنی خوشکانمان دەگەڕێتەوە لە خیتابی ڕێکخراوەکانی ژنان یاقتێناکەن یاخودەوە ڕێکخراوەکان پێش ئەوەی باسی ئەرێک بکەن باسی مافەکانیان دەکەن بۆی ئەم ناحاڵی بوونە ڕوودەدا لەو نێوانەدا بەڵام وەکو خوشکانی ئیسلامی کوردستان ئێمە لە ئامانجە سەرچیەکانمانە کە پاراستنی خێزان چون پێمان وایە هیچ کۆمەلگایەک خاوەنی کۆمەلگایەکی تەندروست و ئارام نابێت تا خاوەنی خێزانێکی تۆکمە و ئارام و ڕێک نەبێت ینی یەکێ لە بنەما ئەساسیەکان ئەوەی کە کۆڵەکەی ڕاگررتنی کۆمەلگایەکی تەندروستە بریتە لە خێزانێکی تەندروست. زۆر باشە بەهرە خانجەنابێت لە وەڵامی پێشوودا ئاماژەت بەوە کرد کە بۆ نمونە ڕێکخراوەکان ڕێکخراوی ئەو ڕێکخراوەکانی دیکە لە ڕێکار یان لە شێوازی تێڕوانینتان بۆ کێشەکان چارەسەری کێشەکانی ئافرەت جیاوازن کاتێک کە گرفت و کێشەی ئافرەت یەکێکەوە چارەسەریشی تەنها هەر بە شێوازەیەکرێ ئەم جیاوازیە لە چارەسەردا بۆچی ڕووەدا بۆچی ئێوە بە شێوازە چارەسەرەدەن و ڕێکخراوەکانی دیکەش بە جۆرێکی دیکە؟ خۆی گرفتەکانی ژن کاتێک کە دێتە بەدەستی ڕێکخراوەکان یاخود کاتێک کە دەبینین لە کۆمەلگادا ڕێکخراوەکانی ژنان کە دەبین بە ئیسلامی و غیر ئیسلامیەوە کە دەبینین لە کۆمەلگادا گرفتێکی ژن هەیە ئێمە بە دوای چارەسەردا دەگەڕێین چارەسەرێک بەکاردێنین کە تەناقوڵ نەکات لەگەڵ بنەما ئەساسیەکانی بنەما نەگۆڕەکانی ئاینی ئیسلامی پیرۆز بەڵام لەوانەیە ئەوان زیاتر پشت بە یاسا نێودەوڵەتی و ئەو یاسایانە بەستر کە یاسای دەستکردە ینی بەمانایەکی تر بۆیە جۆرێک لە جیاوازیمان بە ڕوودا بەزەوە مانای ئەوە نییە کە ئێمە لە هیچ خاڵێکان نەگەین بە یەکتری بەڵکو هەمیشەمە هەوڵمانداوە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ژن لە کۆمەلگادا بە لەسەر خاڵە هاوبەشەکان ئیش بکەین بۆی کە چارەسەری کێشەی ژن بکەین لە کۆمەلگادا بەڵام لە شوێنێک لە شوێنەکانی شکاتێکە ئێمەیەکی ڕێکخراوی ژنانی ئیسلامی کاتێکە ببینین چارەسەرێک تەناقوڵ بکە لەگەر یەکێ لە بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێگومان ئێمە لەگەڵیدا نابین بۆ چکم پێمان وایە کە ئەگەر چارەسەریشی پێ بکەین بە بەدیلێک بێنین جگە لە ئیسلام ینی بەدیلێکی تر بێن بۆ چارەسەرکردنی گرفتەکانی ژن پێمان وایە کێشەکان گەورەتر دەبن ئەوە چارەسەر نییە بەڵکو لەوانەیە چارەسەرەکە بکوچۆ بڵین نەخۆشیەکە گەورتر کە یاخو چارەسەری کاتی بێ بەڵام پێمان وایە کە ئێمە بە باگراوندێکی ئیسلامی وە بە چارەسەرێکی تەندروست ئێمە چارەسەری کێشەی ژن بۆ یەکجاری بکەین بۆ نمونە ئێمە ناو کۆمەلگادا پێمان وایە چارەسەرکردنی کێشەکانی ژن سەرەتا لە پەروەردەوە دەست پێ بکە یعنی هەتاوەکو ئێمە ژنە خوشکان ئافرەتان ژنان بە پەروەردەیەکی جوان پەروەردە نەکەین و فێری ئەرک و مافەکانی خۆیان نەکەین چی لەسەر شانیانە چیتر پێویستەکە وەری بگرن ینی کەمتر وایەک بتوانین چارەسەر بکەیت چون تۆ ناکرێت چاوەڕێ بکەیت لەوەی کە هەر کاتێک کە گرفتێک ڕوویدا ئەتۆ بڕۆ بۆی چارەسەرکە نا پێویستە تۆ لە بنچینەوە هەوڵ بدەیت نەهێلی گرفتە هەر ڕوو بدا بۆی کە تۆ پەروەردەیەکی تەندروست هۆشیارێکی تەندروستی خێزانەکان و خوشکان بەگشتی بکەی بۆی کە کەمتر ڕوبەڕووی کێشە ببنەوە بەڵ کاتێک کە تۆ گرفتێکی زۆر ڕوودەدا و کاتە بە چارەسەری دەکەیت لە بنچینەوە هەوڵی چارەسەرت نەداوە لە ئەوەیەکی طبی شێڵێ خۆ پاراستن لە چارەسەر باشترە پێویستە ئێمە لە سەرەتاوە خۆمان لە دروستبوونی کێشە و مشاکلێشت بپارێزین نەک ئەوەی کە دوای چارەسەر دوای کە هیچ دەسەڵات دەمە ئەو جاهسین بە چارەسەرکردن بەڵام ئێمە وەکو گوتمان دووپاتی دەکەمەوە ئێمە ئەمانەوێت چارەسەری ڕیشەیی بکەین بۆ نەک و چارەسەرێکی کاتی بۆ ماوەیەکی کاتی چون زۆر جار هەوە بچێت بە چارەسەرێکی کاتی چارەسەری کێشەی ژن کرا بەڵام دوایتر کێشەکان هەر بەردەوام بوون واتە ئەگەر ژن ئاشنا بکرێ بە ئەرک و مافەکانی کە هەیەی لە ئاینی پیرۆزی ئیسلامدا پێمان پەروەردەیەکی تەندروست بکرێ بۆ پەروەردەیە کە کۆمەڵگەی ئێمنامۆ نەبێت بە کۆمەڵگەی کوردەواری خۆمان پێمان وایە ئەم کێشە و مشاکلانە گرفتی ژن زۆر بەباشی ڕوو لە کەمبوون نارن بەرکردن بەڵام ڕوو لە کەمبوون دەکات. کەواتە خاڵی هاوبەش جەنابێت تا ڕادەیەک ئاماژەت بە خاڵە جیاوازەکانی نێوان ڕێکخراوەکان کە بەتایبەت ڕێکخراوە ئیسلامیەکان ئەو ڕێکخراوانی کە کەمتر پابندن بە ئیسلامەوە ئەی خاڵی هاوبەشتان چییە چۆن چه خاڵێک کۆی کردوونەتەوە هاوبەشە لە نێوانتاندا؟ خاڵی هاوبەشمان هەیە و خاڵی جیاوازیشمان هەیە خاڵە هاوبەشەکانمان ئەوەیە کە
ئێمە بە کورتی چەند خاڵێکە ئاماژە پێ بکەم ئەوەیە کە ئێمەی ڕێکخراوەکانی ژنانی ئیسلامی ڕێکخراوە ئیسلامیەکان قەناعەتی کولیمان بەوە هەیە کە دەبێ لە سلکی با بڵێن لە بواری سیاسی و بواری ئابووری کۆمەڵێ بواری ترا ژن و پیا و نابێ ینی ژن مافی بخۆێ بەڕاستی بە ناوی ئەوەوە کە مادەم مرین ڕەگەزی نوێ ئافرەتە زوڵمی لێ بکرێ لەوەی کە جیاوازی بکرێ لە نێوان ژن و پیاودا لەسەر ئەساسی ڕەگەزایەتی بەبەسمان لە ڕووی داراییەوە ئابووریەوە و لە ڕووی سیاسیەوە لە پێگە سیاسی لە پێگەی بڕیاردانە جا حکومی بێ سیاسی بێ بڵین هەر شوێنێک بێ بەڵام جیاوازیمان هەیە لەوەی کە ئێمە پێمان وایە لە ناو خێزاندا ئافرەتە و پیاویش پیاوە ناکری ئەمە ئەو یەکسانی و ئەم ناجیاوازیە بگوازینەوە بۆ ناو خێزانیشدا و تا لە خێزانیشدا ئەتۆ ژن و پیا و وەکو دوو ڕەگەزی لێک ناجیاواز ئێمە پێناسەیان بکەین پێناسە ئێمە بۆ ژن و پیا بۆ دەرەوە یەک شتە بەڵام بۆ ناو خێزان جیاوازە ئەمە جیاوازە لە ڕێکخراوەکانی ترا لەوانەیە برین ئەم یەکسانیە بۆ ئەوان پێیان وایە کە لە ناوەوەی خێزان لە دەرەوەی خێزانی ژن و پیا و یەکسانە کە ئەمە یەک ناگرێتەوە لەگەڵ سروشتی ئافرەت و پیاودا کە ناگرێت سروشتی ئافرەت جیاوازە خۆی گەورە کە خەڵقی کردووە لە ڕووی با بڵین ئاینیشەوە دیسانەکە ئێمە بە باگراوندێکی ئیسلامی ئێمە ئیشەکەین و کارێک ناکەین کە تەناقوڵ بکات لەگەڵ بنەمانە گۆڕەکانی ئیسلام بەڵام ئەوان لەوانەیە هەوڵ بدەن بۆی کە بەپێی یاسانی و دەوڵەتەکان یاخود ئەو یاسانەی کە بە غەیری یاسای بەرنامەی ئیسلامەیە کار دەکەن خاڵی هاوبەشمان زۆرە بۆ خزمەتی ژن و خاڵی جیاوازیشمان زۆرە لەو شوێنانەی کە خاڵی هاوبەشمان هەیە بێکەوە هەمیشە هەماهەنگ و هاوکاری یەکتری بوون چی ئێمە ئیسلامیەکان پرۆژەمان هەبوو بێ بۆ ڕێکخراوەکانی تر ئەوان هەماهەنگ بوون چ ئەوانیش پرۆژەیان هەبوو بێت بەڵام لە هەر جێگایەکە گەیشتبینە شوێنێک کە تەناقوڵی کردبێ ئەم پرۆژانە ئەم خاڵانەکە قسەی لەسەرەکەین لەگەڵ بنەمانە گۆڕی ئیسلام ئێمە کارمان لەسەر نەکردووە بە ئەمەلیش ئەوەمان سەلمان دووە کە لەناو لە چەند شوێنێکی شارەکانی کوردستاندا بە تایبەتی لە شوێنێکی وەکو هەولێر ئێمە مشارەکەمان نەکردووە لە تۆڕی ڕێکخراوەکانی ژنان لەبەر ئەوەی کە لە چەند خاڵێکان نەگەیشتونێتە یەکتری کە پێمان وایە بۆ کار لەسەر شتێک دەکرێتە خێزان تێکەدا یاخود تەناقوڵ دەکات لەگەڵ ئاینی ئیسلامی پیرۆز بۆی خاڵی هاوبەشمان هەیە و خاڵی ناهاوبەشیشمان هەیە کە ئێمە هەمیشە لەگەڵ خاڵە هاوبەشەکانە بە شێوەیەکی ئیجابی ئەمە تەفاعولمان کردووە لەگەڵیاندا. زۆر باشە لە چارەسەرکردنی کێشەکان و گرفتەکانی ژناندا کاتێکە ئەو ڕێکخراوانە ئەگەر یاسایەکیان پێشکەش کردبێ با لە ئیسلامیشدانە بێ بەڵام پێچەوانش بە ئیسلام نەبوو بێ ئایا ئێوە قبولتان کردووە یاسایەکی وهاوە ئێوە تا چەند زۆر جار چارەسەرێکتان دۆزی بێتەوە کە وەکوڵی هەڵێنجرا بێ و دەرێنراو بێ نێو ئاینی پیرۆزی ئیسلام ئەوان قبولیان کردوێ بۆ بە هۆکاریەوە یان بۆ ئەوەی کە کەمتر ناکۆکی و جیاوازیتانەبێ ئایا شتی وا هەبووە کە ئێوە یاسایەکی ئەوان یا ئەوان یاسایەکی ئێوە قبول بکەن؟ وەکو گوتم ینی ئەگەر پرۆژە یاسایەک تەقدیم بکرێت لە ڕێکخراوەکانی ژنانی غێری ئیسلامیەوە ئێمە قبولی دەکەین بە چەند مەرجێک یەکەم ئەوەیە کە تەناقوڵ نەکا لەگەڵ بنەمانە گۆڕەکانی ئیسلامی یاخود لەگەڵ نسوس و لەگەر دقیق فەرموودەی پێغەمبەری خوا قورئانی پیرۆز عەلەیهی سەلاتو وەسەلام وەزایدەن بزانین ئەمە نامۆ نییە واتە جاری وا هەیە شتەکە ڕاستە تەناقوڵ ناکات لەگەڵ ئاەتی قورئان یا فەرموودەی پێغەمبەری خوا لەگەر ئاینی ئیسلام بەڵام لەولاوە لەوانەیە بە مجتەمەعی ئێمە نامۆ بێ بە کۆمەڵگەی ئێمە نامۆ بێ خەڵکی ئێمە کۆمەڵگەی ئێمە زۆری مابێ جارێ بتوانێت تەفاعول لەگەڵ ئەم پرۆژە یاسایەدا بکە لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی کە گرفت و کێشە دروست بکارە ناو کۆمەڵگادا بۆیە لەسەر چەند ئەسا بنەمایەک ئێمە هاوبەشی دەکەین ئەوەمان تەناقوڵ نەکات لەوەکان لەگەڵ ئیسلام و لە هێشتا ئەگەر کێشە دروست نەکات بۆ کێشەی جاری وا هەیە تۆ پرۆژە یاسایەک تەقدیم دەکەی بۆ چارەسەرکردنی کێشەی ئافرەت بەڵام لەولاوە کێشەی تر زیاتر دروست دەکات
بۆ نمونە لە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیدا چەندان بەندمان هەیە کە بە حیساب کە نووسراوە کە یاساکە دانراوە بۆ چارەسەرکردنی کێشەی ژنە، بەڵام لەم لاوە کێشەی بۆ زیاد کردووە. نامۆ نەبێ بە کۆمەڵگە و مجتەمەعی ئێمە، چونکە دەبێت ئێمە هەر یاسایەک ئەگەر دوای ئەوەی کە ڕەچاوی دەکەین ئایا لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام یەک دەکرێت یان یەک ناگرێتەوە، دوجارش کۆمەڵگەی خۆشمان دەبێت لەبەر چاو بێ کە مجتەمەعی ئێمە چ جۆرە یاسایەکی پێ قبول دەکرێتەوە چی پێ قبول ناکرێت. زۆر جار هەیە یاسایەک دەرەچێ ڕاستە مافی ژنە، بەڵام ئەگەر کاتی جارەکاتی نییە وەختی نییە کە تۆ ئەو پرۆژه یاسا تەقدیم بکەی لەوانەیە لە پیاوانەوە کاردانەوەیەکی سلبی هەبێ، بۆیە دەکرێت ئەو یاسایە مەرجنی لە هەر نەکرێ، بەڵام دەکرێت ئەخیر بکرێ تاوەکەوەی کە چونکەم هەر یاسایەک بنەماکانی نووسینەوەی چۆن بڵێن دانانی یاسا یەکێ لە خاڵەکانی ئەوەیە کە نابێ تەناقوت بکات لەگەڵ ئەوەی کە عورفێکی کۆمەلگای خۆت، ینی بڵێن لەگەڵ بنەما ئەم عورف و عادەتی کۆمەلگای خۆت ئەگە بێت و شتێکی زۆر گەورەتە ناقوتکە بزانی کێشە و گری و گرفتی لێ دەکەوێتەوە، ئەتۆ ناتوانانی ئەو یاسایە دابڕێژی و یاسایە کار پێ بکەیت، دەویستیەوە دەبێتە حبری سەروەرەقە، بەڵام ناتوانانی ئێستا یاسا بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی تەماشاکەین بۆ لە دادگاکانە پرسیارکەن کە چەند گرفتی دروست کردووە، لە دادگاکانە ئەزانین کە جارێ وەختی ئەوە نەبووە شوێنەکە شوێنی ئەوە نەبوو ئەم یاسایی لێدابێ و چەندان نمونەی تریشمان هەیە کە لێداکاتی ئەوە نە بە درێژ باسی بکەین. بۆیە دەکرێت ئەمە یاساکان هەر یاسایەک بەو خاڵانە بێت کە باسمان کرد ئێمە پشتگیری دەکەین، بەڵام بزانین قەزەی گەورەتر بۆ ئافرەت دەخڵقێنە لە داهاتوودا ئێمە لەگەڵیدا نین و لەگەڵیدا نەبووین. زۆر باشە بەرەخان بە درێژایی کارکردنی ئێوە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان و بە درێژایی تەمەنی ڕێکخراوەکە گرفتی خوشکان و ژنانی کورد لە چیایە؟ بۆ خوشکانی کوردستان ژنان چ گرفت و کێشەیەکیان هەیە و تا ئێستا بە چارەسەر نەکراوی مابێتەوە؟ بەنسبەت با بڵێن قەزیەی پرسەکانی ژن لە کۆمەلگای ئێمەدا ژن هەمیشە بەراورد ژنی کورد بەراورد بە هەندێک وڵاتی تری دەرەوەی خۆمان بێگومان لەوانەیە لە زۆر خاڵدا ئێمە هەر باسیشتی سلبی نەکەن باسیشتی جوانی کۆمەلگاکەشمان بکەین، ینی زۆر ڕێز و احترام و خۆشەویستی و بەهای تایبەت هەیە بۆ ئافرەت کە دانراوە لەوانەیە لە شوێنی ترا ئەم بەهایە نەبێ، بەڵام زیاتر ئەوەی کە لە ئێستادا باسی با بڵێن بیکەین ئەمەیەکە زیاتر لە پرسی کۆمەڵایەت و پرسی سیاسی لە ئێستادا زۆر جار کێشەکانی ژنان لە پرسی سیاسیدا با بڵێن مەحرومکردنی ژنان لە ناوەندەکانی بڕیاردا مەسائل لە پەرلەمان لە ناو حیزبەکاندا یاخبین لە سلکی حکوومەتدا سەیرەکەین وەکو پێویست نییە، یعنی لەوەزا ئەگەر سەیری ئەم کابینەیەی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین تەماشا دەکەین لە کۆی سەرجەم وەزارەتەکان تەنها یەک وەزیری ئافرەتی تێدا، ئەمە بە خۆی گرفتێکە، یعنی بەڕاستی سەرەکەن بۆ نمونە تا ئێستا بە یاسای کۆتا، ینی بە کۆتا ژنان دەچنە پەرلەمانی کوردستان کە نیسبەکەشی کەمە، ینی خۆ ئێمە خۆی گەورە کە مرۆڤی دروست کردووە لە ڕووی کاری سیاسیەوە لە ڕووی مەسائلی ئابووری ئەمانەوە جیاوازیەک نییە لە نێوانیاندا. بۆچی دەبێ ینی هەمیشە لە ناوەندەکانی بڕیاردا ژنان کەمتر بن لە پیاوان؟ وەکو گوتم نمونەی وەزارەت ینی حکوومەتم ئەم کابینەی حکوومەتم بۆ هێنایتەوە لە سەرجەم وەزارەتەکان یەک ئافرەتی وەزیرمان هەیە، ئەوەش بە دوایی لە کۆتایی ئەوەکان شوێنێکیان پێدا بەڕاستی ئەوە جێگای گرفتە. لە لای شتۆ مەسەی کێشەی کۆمەڵایەتی تا ڕادەیەکی باش بڵێن باسی تۆ باسی بدرێژایی مێژوود کرد، ئێمە ناتوانین لە ئێستادا باسی سەرجەم کێشەکانی ژنان بکەین لە درێژایی مێژوودا، بۆ چووکم لە قۆناغێ بۆ قۆناغێکی تر کێشەی ژن فەرقی هەیە جیاوازە، بۆ منە لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە هەندێک گرفتی ژن هەبووە لە ڕابردوودا لە 20 ساڵ پێش ئێستادا 5 ساڵ پێش ئێستا هەبووە لە ئێستادا نەماوە، بۆ نمونە لە ڕابردوودا گرفتی بە زۆر بەشودان و گەورە بەگچکە و ژن بەژن ئەمانە هەبووە سوپاس بۆخوا کە لە ئێستادا نەماوە. لە ئێستادا زیاتر کێشەکان کێشەی لایەنی ئابووریە لایەنی
سیاسیە و حکومیە ئەمانە گرفتن کە ئێستا ڕێکخراوەکانی ژنان زیاتر ئیشیانسەکەن و بەشێکیش کۆمەڵایەتیە کە دەبینین بەداخەوە هەتاوەکو ئێستا لە شاشەی ڕاگەیانەکانە دەبین و ئێمە ڕێکخراوەکانی ژنان لە ناو قەزیەکانی ژنادان دەبینین زۆرێک لە ئافرەتان هەن هەتاوەکو ئێستا لە ماڵەوە دەچەوسێنرێنەوە قەزیەی ژنمان لەبەردەستە بە زۆرێکی زۆر دڕندانە لە ماڵەوە تەعامولیان لەگەڵدا دەکرێت دەبینین لە ڕوویەکی ترەوە تەماشا دەکەین لە کەناڵەکانی ڕاگەیاندنا دەبینین ئەمە گرفتە بۆ ژن دەکرێتە کاڵایەک و ڕکلامی پێ دەکرێت ڕاگەیانەکان بوونەتە جێگای ئەوەی کە هەمیشە بەداخەوە زۆر بڵین کۆمەڵێ مسلسلات کۆمەڵێ شت کە دێنە ناو کۆمەلگای ئێمەوە ئەمانە گرفتن بۆ خێزانی کورد بۆ ژن کە گرفتی تێدا دروست دەبێت لە ڕوانگەی پەروەردەییەوە تەماشا دەکەین یعنی هەندێک دەرفەت هەیە وەکو بۆ پیاوان بەردەستە مەسائیلی خوێندن ئەمشتان لەوانەیە بۆ ژنا بۆ شێوازە نەبێت لەبەر ئەوەی کە عرفی کۆمەلگا تا ئێستاش لە هەندێک جێگا ڕێگرێ لەوەر ئەوەی کە ئافرەتان بۆ منە بۆ شوێنی دوور و ئەمانە بڕۆن بۆ مەسائیلی خوێنن کە ئەو بەشێکە لە پەروەردا تا ئێستا دەبینین یعنی بەڕاستی ئەمە کە شتێکی لەم ساڵانە تازەیە کە سەری هەڵداوە و لە ڕابردوودا دەتوانم بڵێم ئەمە زۆر زۆر نامۆ بووە کە دەبینین زۆر جار برا تەعدای لە خوشتی خۆی کردووە بەداخەوە یعنی دەبینین لە شاشە تەلەڤیزۆنەکانە ئێمە ناو ڕێکخراوەکانە ئاگامان لەوە هەیە بۆ نمونە باوک تەدای لە کچی خۆی کردووە ئەمانە کێشەیە واتە کێشەی کۆمەڵایەتیمانەیە هەم سیاسیشمان هەیە لە ڕووی ئابووریەوە تەماشا دەکەین با بڵێن ئەو ژنانەی کە خاوەنی ئابووری سەربەخۆی خۆیان نییە بە جۆر لە جۆرەکان ناڵم لە هەموو شوێنەکە بەڵام چەسانەوەیان تێدا وەکو پێویست نییە ئەمانە گرفتی ژنانن لە ئێستادا ئەگە باسی گوتم لە قۆناغەکان قۆناغی بۆ قۆناغی کێشەی ژن فەرقی هەیە بۆ لە ئێستادا زیاتر ئەم سلکانە ئەم لایەنانەی ژن زیاتر با بڵێن کێشیان هەیە و ڕێکخراوەکانی ژنان زیاتر لەم ناحیانەوە زیاتر ئیش لەسەر گرفتەکانی ژن دەکەن. زۆر باشە بەرەخان نەبوونی ڕێژەی ژن یان بوون ڕێژەیەکی کەم بوونی ڕێژەیەکی کەمی ژن لە بڕیاری یا لە شوێنی بڕیار یا لە پەرلەمان و وەزیرەکاندا تا چەند ئەمە ئەبێتە گرفت بۆ هەموو ژنانی کوردستان ئایا بوونی ژن ئەتوانێت کێشە و گرفتی ژنان کەم بکاتەوە یان بوونیان تەنها بۆ ژنان مای خۆشحاڵی و ئاسوودەیە ینی بۆ منە کاتێ ژنمان لە شوێنی بڕیاردان و پەرلەمان و وەزیرەکاندا کەمە ئەمە چ گرفتێ بۆ هەموو ژنان دروزەکە ئایا چ گرفتێکی ڕۆحی و جەستەی بۆ ئافرە دێنێتەکایەوە؟ بوونی ژنان لەو شوێنانە لە کاری سیاسی و حکومی یاخود پەرلەمان هەر شوێنێکی ترە هەرمای ئەوە نییە کە برێم بڵێن دڵخۆشیەکە بۆ ژنان و ئەوەندەی کە بڵێن ژنان هەیە لە ناوەندەکانی بڕیاردا بەڵکو چکم ناوەندەکانی بڕیار بە تایبەتی پەرلەمانی کوردستان زیهەی تەشریعی و تەنفیزی تەماشا دەکەین بەڕاستی کاتێک کە پرۆژە یاسایەک دەردەچێ کاتێک کە خەزیەک دێتە پێشەوە ئەوەندەی کە ژن لە معاناتی ژن تێدەگا لەوانەیە پیاو تێنەگا کاتێک کە پرۆژە یاسایەک دەنووسرێتەوە و هەوڵ دەدرێت بۆ دەرچوونی ئەم پرۆژە یاسایە بێگومان ئەگەر ژنان لە ناوەندەکانی بڕیارە لەوە شوێنانەدا کە جێ بڕیارە و جێگای دەرچوونی ئەم پرۆژە یاسایانە ئەگەر بوونیان زیاتر تەواجودی زیاتریان هەبێت لەوەکانە بێگومان کاریگەری هەیە بەسەر گۆڕانکاریکردن بەسەر یاساکانەوە بۆ یەکوتم هەندێک بابەت هەیە ژنیانی لە معاناتی ژن تێدەگا ینی سەدەمی پێغەمبەری خوش عەلەیهی سەلاتو وەسەلام کاتێکە بڵین سحابیەکان کاتێککە پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وەسەلام دەشی دەنارد بۆ غەزوەکان بۆ شوێنانی ڕەواندەکردن دیارە فترەی زۆریان پێ چووە ینی بڵنە 2 مانگ و 3 مانگ و زیاتر و ئەمانە ڕاوێژی لەگەڵ ئێچ لە خێزانەکانی کردبەوەی کە ژنێک ئەگەر لە ماڵەوە بێت چەند مانگ دەتوانێت تەحەمل کە هاوسەرەکەی نەگەڕێتەوە بۆ لای وتیان 4 مانگ ئیتر بڕیاریدا بۆی کە هەر کەسێ دەڕوات دوای 4 مانگ بگەڕێتەوە بۆ چونکە ئەو پرسی بە ژن کە لەبەرەوەی کە هەندێک بابەت هەیە یاساکە دەرەچێ هەندێک قەزیەی ژن هەیە پرسی ژن هەیە لە پەرلەمانە دەوروژێنرێ یاخود لە
جهەی تەنفیزیدا کە باس دەکەی بێگومان ژن لە معاناتی ژن باشتر تێدەگا بۆیە ئەگە دەبینین لە پرۆژە یاساکاندا بە جۆرە لە جۆرەکان یعنی زیاتر ئەوانەیە کە داڕێژەری یاسایەکان و ئەوانەی کە دەنجیان بە یاساکانداوە دەبینی زیاتر ئەو گوتمان لە حکوومەت لە پەرلەمان چکم ئافرەتەواجودی ژن کەمترە سەیرەکەی زیاتر بە جۆرە لە جۆرەکان لە هەندێک یاسا هەیە کە من لێرەکان کچۆم بڵین یاساناسنیمە خاڵ بە خاڵ ئاماژەی پێ بکەم بەڵام زۆریان هەیە کە ئێمە ئاگادارین لە بەرژەوەندی ژن نییە بۆ چارەسەری ژن بۆ بەڵام سەرێکن لە ئەنجامدا دەرەنجامەکەی ینی توندوتیژی بۆ ژن لێ بەرهەم دەهێنرێ بۆی هەر بۆ دڵخۆشکردنی ژن نییە بەڵکو کاریگەریان هەیە بۆ سەر ئەوەی کە گۆڕانکاری بەسەر هەندێک یاسا بێن کە لە بەرژەوەندی ژندا بێت لایەکی تریشەوە بەڕاستی ئەگە بێن باسی پرسی سیاسی بکەین لە هەر جێگایەکە پێمان وایە ئافرەت ینی ڕۆڵی ئافرەت لە ئاشتەواییدا ڕۆڵێکی گرینگە یعنی هەمیشە ئافرەت لە مێژوودا ئەوەی سەلماندووە کە بەهۆی ئەوەوە کە ئافرەت نەربوونیانتر و حەلیمترە ئەوە کەمتر بەرژەوەندی تا کەسی خۆی دەخوێنێتەوە لەوانەیە پێمان وایە ئەگەر ئافرەت لە ناو پرۆسەی سیاسیدا بوونی زیاتر هەبێ لەوانەیە کاریگەری هەبێ بۆ سەر گۆڕانکاری بەسەر پرسی سیاسیدا بەسەر کێشە مشاکلی سیاسیدا کە بە تایبەتی هەرێمی کوردستان دەبینی ئێستا تووشی قەیرانی سیاسی بووە ئەگەر ژن لەو شوێنانە تەواجودیان هەبێ لەوانەیە بتوان کاریگەری ئیجابیان هەبێ بەسەر گۆڕانکاری بۆ بۆسە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستاندان هەر شوێنێکی تراکە ئەم بەگشتی باسی زۆر باشە بارەخان جەنابەت پێشتر ئاماژەت بە ئامانجەکانی یەکێک لە ئامانجەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کرد کە پاراستنی خێزان و مانەوەی خێزانە بە یەکگرتووی تەبایی پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باز لە ئامانجە سەرەکیەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بکەین بزانین ئێوە چه ئامانجێکی سەرەکیتان هەیە و هەوڵی پاراستن و هێنانەدی و ئامانجانە دەدەن ئێمە دروشمی ڕێکخراوەکەمان بریتێ لە پەروەردە خێزان گەشەپێدان سەرجەمی ئامانجەکانیشمان خۆی دەبینێتەوە لەو سێ خاڵە گرنگەدا ینی کاتێک کە باسی پەروەردە دەکەین پەروەردە یەکی لە ئامانجەکانی ڕێکخراوی خوشکان پەروەردەکردنی شکانە لە نەوجەوانانەوە دەست پێیەکە چکم گەنج ینی با بڵین دیالمۆی کۆمەڵگایەکی بەختەوەرە لەبەرەوە لە گەنجەوە دەست پێکا بۆی کە لە ڕووی پەروەردەیەوە گرنگجێکی باشەدا بە پەروەردەکردنی خێزان ژن بەگەیشتی و نەوجەوانان بۆی کە بتوانێت خێزانێکی چکم هیچ شتێک با بڵێن ئەگە تاوەکو تۆ ئێمە تاک پەروەردە نەکەین تاچی ژن پەروەردە نەکەین ناتوانین بۆی کە خاوەنی کۆمەلگای یاخود خێزانێکی باش بین لە ڕووی خێزانەوە یعنی ئێمە هەوڵی زۆرمانداوە بۆی کە ینی خێزان وەکو خۆی بە جوانی بمێنێتەوە و هەڵ بدەین بۆی کە خێزان تۆکمەتر و باشتر بکەین لەو ڕۆوە ئێمە پرۆژەی زۆرمان هەبووە هەم بۆ هۆشیاریکردنەوەش ینی خێزانەکان لە ڕابردوودا ئێمە پرۆژەی سومبولی ژیانمان هەبووە کە قۆناغی یەکەمی ڕۆژە و قۆناغی دووەمی لەبەردەستدا بۆ جێبەجێکردن بریتیە لە هۆشیارکردنەوەی خوشکان لە ڕووی ئەرک و مافەکانیانەوە کە هەیەە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بۆ ئەوەی کە ئەمە بێتە پەروەردەیەکی جوان و کاریگەریەوێ بۆ سەر تۆکمەی خێزان لە ڕووی بەسەلا گەشە پێدانەوە ئێمە چەندان خول و دەوراتمان هەبووە بۆ نمونە ئێمە لە ساڵی ڕابردوودا پرۆژەی ڕێیانمان هەبووە بۆ پەروەردەکردنی گەنجان وەکو گەشە پێدان چەندان بابەتی پەروەردەیی تێدا بۆ هەم پەروەردەی ئیسلامی و پەروەردەی گەشە پێدانی مرۆیی تێدا بۆی کە بتوانین گەشە بە توانای گەنج بدەین بە گەشە بە توانایان بدەین و بۆی کە بتوان ئەوانیش کاریگەری باشیان هەبێ لەسەر کۆمەلگا هەموو ئەمانە ینی لە ئاماجەکە گوتم ینی سەرجەمی ئاماجەکانمان غورکردنەوەی قورکراوەتەوە لەو سێ دروشمە سەرەکی ئێمە کە پەروەردە خێزان گەشە پێدانە دەمانەوێت لەم ڕوانگانەوە ئێمە هەم لە ڕووی خوشکانمان پێ بگەێنین بۆ لە ڕووی کەسی بەتوانە پەروەردە بکەین پێگەێنین بۆ لایانی ئابووری بۆ لایانی سیاسی هەموو ئەمانە لە ئامانجەکانی ئێمە بۆ وەلا ڕابردوشتا بە چەندان پرۆژە کارمان لەسەر کردەوە هاوکاری چۆن بڵێن هاوکاریکردنی بەدەمەوە چوونی ئەو کەسانەی کە هەژار و نەدارن و خاوەندارایی سەر بە خۆنینە یاخود ئەو خوشکانەمان کە
سایە و سێبەریان نەماوە با مانایشی بڵێن هاوسەریان نەماوە خاوەنی مناڵی بێ باوکن ئێمە پرۆژەی سۆمای چاوانمان هەبووە کە زیاتر لە با بڵێن 2000 لەوانەیە بڵێم منداڵی بێباوک لەو پرۆژەیەدا سوودمەند دەبن مامکانە هاوکاریان دەکە هەر لەم سنووری هەولێرە سۆمای چاوان خاوەنی نزیکەی 900 با بڵێن مناڵەکە ماگانە لەو پرۆژەیە سوودمەند دەبێت ئەمانە هەموو لە ئامانج و وەکاریشمان لەسەر کردووە کە هەمیشە بەو پەڕی توانامانە هۆڵماندا بۆی کە ئەو ئاماجانەمان پێچین کە لە ناو پەیڕەوەکانمان پەیڕەوی ناوکۆماندا دیاریمان کردوانە کاری لەسەر هەموو ژنێک هەموو مرۆڤێک خاوەنی بەهرە و توانایەکی هەبووە ینی هەموو مرۆڤێک توانا و بەهرەیەکی تێدا ئێوە تا چەند توانیتانە ئەو بەهرە و توانایی ژنان بەگەڕ بخەن و بیخەنە کارەوە و ژنان زیاتر بەهرەدارتر بکەن بەهرەمەند بن لەو توانایی کە خۆیان هەیەە بەڵێ توانای ئافرەت بێگومانیانی بەهرە و توانای زۆرە یەک لەوانە بۆ نمونە ئافرەت بەگشتی ینی توانایەکی زۆر باشی هەیە لە کاری دەستڕەنجینیدا وەکو ئەوەی کە بۆ گەیشتنیش بە ئابووری سربەخۆ چونکەم لە سەرەتا باسی ئەومان کرد بەشێک لە گرفتەکانی ژنان نەبوونی ئابووری سربەخۆی لە ناو لای هەندێک ژن لەو ڕۆ ئێمە ینی هەوڵمان داوە ئەو قشکانەی کە لە کاری دەستڕەنجینیدا توانایان هەیە هێز و بەهەیەکی جوانیان هەیە هێناومان خولمان بۆ کردوون تا خەڵکانی تریش فێر بکەن لە زۆربەی لقەکانماندا ئێستا هۆبەی تایبەت هەیە بە فێرکردنی کاری دەستڕەنجینی و دروستکردنی شیرینی کۆمەڵێشت ئەوانەی کە پێویستە خوشکان بیزانن ئەوە ئێمە ئەوەی کە ئیشەکە دەزانێت توانای هەبووە بەهرەکەی تێدا هەبووە هێنامە بۆمان سوودمان لێ وەرگرتەوە بۆی کە کەسانی تریش فێر بکە ینی لە ماوەی ساڵێکە دەوانێ بڵم سەدان کەس لە ڕێکخراوەکەی ئێمەدا فێری کارێک لە کارەکانی دەستڕەنجینی بووە کە توانێت دوایی بکاتە پرۆژەیەک و بۆ خۆی وەکو سەرمایەکی سربەخۆ سوودی لێ ببینێ ئەمانە و چەندان شتی تریش بەڕاستی کە لێ دەکاتی نێباسی بکەین ئێمە هەوڵمان داوە ئەوەی کە لە ژن توانای بەهرەی هەی بۆ ئێمە تەفعیلی بکەین و خەڵکی تریش سوودی لێ ببینین زۆر باشە بەهرەخان لە ئێستاە کەلتوری خوێندنەوە وەکڵێ بە کەلتورکردنی خوێندنەوە و خۆشەویستی کتێب کاری زۆری لەسەرەکرێەوە هەتا بۆتە مۆرک و سیمایەکی کۆمەڵگە ئێوە بۆ ئەندامانی خۆتان بە ئەو کەسانی کە دێنە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیەوە تا چەند هەوڵی ئەمەتان داوە بۆونە زۆربەی جار خوشکان گلەی ئەوەکەن کە هانا بۆ تەلەڤیزیۆن و سیرکردنی زنجیرە دراماکانە بن نەبوونی کایام شتێکە کە کاتەکانی خۆیان پێ بەسەر بەرن ئێوە تا چەند هەوڵتان داوە بە کۆمەڵ بە جەماعە هەوڵی بە کەلتورکردنی خوێندنەوە بدەن و ژنێک بتوانێت لە ماوەی ساڵێکدا چەند کتێب زیاتر بخوێنێتەوە ئێوە دیاری بدەنێەوە هەنگێکی بۆ بکەن بۆ ئەوەی زیاتر خوێندنەوە و کتێب لای خوشکان خۆشەویستتر بکەن ئەو کاتەم پێم وایە گرفتی ژنیش زۆر کەمە بێتەوە کاتێکە ژنێک هۆشیار و خوێنەوار بێ کەمتر لەلایەن هاوسەر و کەسوکار و کۆمەلگەوە ستەم و زوڵمی لێکرێ بەڵێ ئێمە لە ساڵی ڕابردوودا پرۆژەیەکی تایبەتمان بۆ بابەتە هەبووە کە خۆی بینیوتە لە پرۆژەی سمبولی ژیان واتە خوێندنەوەی دوو پەرت و سێ پەرتوچی دیاریکراو بووە و دوایەتریش تاقیکردنەوەی تێدا ئەنجام دراوە و خەڵاتی گرانبەهاش لەو پرۆژەیە دراوە بە سەرکەوتوان ئەوانە بۆ خۆی جۆرێک بۆ لە هاندانی خوشکانمان بۆ ئەوەی کە بخوێنەوە کە ئاشنا بن بە کتێبەکان بە تابەتی و کتێبانەی کە زیاتر پرسەکانی ژنی تێدا بەردیدە دەکەوێت لە ئێستاشدا دووبارە دیسان بۆ ئەوەی کە خەڵکی خۆمان خوشکان هان بدەین بۆی کە ئاوێتەی خوێندنەوە و کتاب بن و ئاوێتەی نووسین ببنەوە ینی جارێکی تر لە باتی ئەوەی کە ڕۆژانە کاتەکانیان لەبەر بەدیار تەکنەلۆژیاوە تەلەڤیزۆن بە دراما بێسوودەکانەوە یاخود فەیسبوک چی بەسەر ببن هانمان داون دیسان بە جۆرێکی تریش ئێمە ڕوو بکەنەوە کتاب و ڕوو بکەنەوە خوێندنەوە کە بریتێ لە قۆناغی دووەمی پرۆژەی سمبولی ژیان و نووسینی کۆمەڵێ بەحەز لەسەر پرسی ژن و دوایەتر بەستنی کۆنفرانسێکی گەورە ئەوە بە خۆی وای کردووە کە کۆمەڵێک لە خوشکان هەستن بەوەی کە ئەو گروپەی کە بەڕێزت باست کرد وەکو گروپات با بڵێن بەحسە نووسرێ
ئەو بەحسە دوای لە کۆنفرانسە تەقدیمەکرێ ئەمە جۆرێکە لەوەی کە هاندانی خوشکانمانە بۆ گەڕانەوە بۆ سەر بۆ ناو دێرەکانی کتاب و خوێندنەوە دوورکەوتنەوەی لە تەکنەلۆژیات دوورکەوتنەوەی لە شاشەی تەلەڤیزۆر ئەو شتانەی کە بێسوود و بە کەڵکمان نایەن ئەمانە پرۆژە بوون و پرۆژەی تریشمان هەبوو بەڵام باشترین پرۆژە وتم لە ساڵی ڕابردوودا زیاتر لە 300 بۆ 400 خوشک بەشداری تێدا کردو بە خوێندنەوەی ئەو کتابانە و دوایەتر ڕێژەیەکی باش تاقیکردنەوەیان تێدا ئەنجام داوە ڕێژەیەکی باش سەرکەوتنیان تێدا بەدەست هێناوە و خەڵاتی گرانبەهاشیان پێ بەخشراوە لەم قۆناغی دووەمیشدا ئەمساڵ لە کاتی جێبەجێکردنی قۆناغی دووەمی پرۆژەکەدان. بەڵێ بەهرەخان لەم سەردەمی تەکنەلۆژیا و مۆدێرنەیە وەکوڵێ ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان تا چەند هەوڵی پاراستنی بەها و ڕەوشتە ڕەسەنە کوردەواریەکانی ڕابردوومانەدا هەمومان شانازی بەها و ڕەوشتی کوردەواریانەی باو باپیرانمانەوەکەین ڕێکخراوی خوشکانی ئیسلامی هەوڵ و جێپەنجەی چۆنە لەم پاراستنەیە یان بە زیندوهێشتنەوەی ئەم عورف و عاداتە جوانەی کە هەڵقڵاوی نێو کۆمەڵگەی کوردەوارین و تەباو وەکوڵە یەکانگیرە لەگەڵ شەریعەت و بەرنامەی پیرۆزی ئیسلام ئەمە کۆتا پرسیاری منە ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە زۆر سپاس دەکەم. خۆی عورف و عاداتی کۆمەڵگا لەم کۆمەڵگای ئێمە و هەموو کۆمەڵگاکانی تریشە هەم شتی جوانی تێدایە هەم شتی خراپشی تێدا هەبووە ناوێ بڵێن هەموو عورفەکان عورفی جوان بوون یاخود هەمویان زەربی سفرکەین بەڵکو ئەمە هەوڵمانداوە عورفە ئەوانەی کە باش نین عورفی کۆمەڵگا هەوڵمانداوە بۆ کەمکردنەوەی و ئەوانەی کە جوان و بەهادارن هەوڵمانداوە بۆ هێشتنەوە و تۆخکردنەوەی بەڕێگای با بڵێن سیمینار وەرکشۆ بەڕێگایکردنەوەی خۆل بە تایبەتی بۆ گەنجانمان ئێمە گوتمان لە ساڵی ڕابردوو پرۆژەمان هەبوو بۆ گەنجانمان بۆ کچانی نەوجەوان کە چەندان دەوراتی تێدا هەبووە لەناو ئەم پرۆژەیەدا کە هاندان بۆ بۆی کە دوور بکەوێتەوە لە تەکنەلۆژیا و هەوڵ بدا بە ئاشنابوون جارێککە بۆ بەها جوانانەی کۆمەڵگا ینی یەکێک لەوانە ئەوەیە کە تۆ جێڕانەوەی خەڵک بۆ ناو خێزانەکەی خۆی یعنی زۆر جار هەیە دوورکەوتنەوەی گەنجێک لە خێزانەکەی خۆی ئەوە بۆ خۆی گرفتێکی گەورە دروستەکە بۆی کە یعنی بۆ کۆمەڵگا و بۆ خێزانەکە دروست دەکا بۆ ئێمە بتم لە ساڵی ڕابردوودا پرۆژەمان هەبەوە لەم ساڵیشدا لە سەروبەندی جێبەجێکردن و کارپێکردنی بەشی دووەمی لە پرۆژەی ڕێیان کە تایبەتە بۆ ئەوەی کە گەنجانمان ڕابێنین لەسەر ئەوەی کە چۆن ئێمە بەها جوانەکانی کۆمەڵگا چەندان بابەتی تێدایە زیاتر لە دەوانەی تێدایە بەشێکی زۆری وانەکان تایبەتن بۆ بابەتەوە بۆی کە زیاتر لەو ڕۆوەکە تا چەند مناڵان کچان کوڕانمان گوێڕایەڵ و سەمتاعیان هەیە بۆ دایک و باوکیان لە شتە جوانەکان لە شتە باشەکاندا بۆی کە خێزان بە جوانی بمێنێتەوە بۆی ئەوانەیە مە هەمیشە کارمان لەسەر کردوون بە پرۆژە دەقدیمکردنی پرۆژە و با بڵێن بەکردنەوەی خولی بەردەوامیش با بڵێن ئێمە لە سەرجەمی لقەکانماندا هیچ لقێکمان نییە ئێستا خاڵی بێ لە دەوەی لە خولی بەردەوام کە هەمیشە خەریشی ئەوەیە کە ئێمە بە پەروەردەیەکی ئیسلامی چووکم عورفە جوانەکانی کۆمەڵگا ئەوانن کە لەگەڵ ئیسلامە یەک دەگرێتەوە ئێمە کاتێکە گەنجمان یاخود خوشکانمان پەروەردەیەکی ئیسلامی ئەو کاتە بۆ خۆی بە تەبیعەتی خۆی دەگەڕێتەوە بۆ عورفە جوانەکەی کۆمەڵگاش لە هیچ لقێکی کە خاوەنی ڕێکخراوی خوشک خاوەنی پێنج لقین لە هیچ لقێکە خاڵی نین لەوەی کە ئێمە بەردەوام دەوراتمان هەیە بەردەوام دەرسی بەردەوام ڕۆژانەمان هەیە بۆ پەروەردەکردنی خوشکان و گەنجانمان و خوێندنەوە بەڕاستی خولی نەخوێندەواری لە زۆربەی لقەکان کە هەمانە ئەوانە بخۆی هەمووی هۆکارن بۆی کە خوشکان بگەڕێنەوە بەها جوانەکانی کۆمەڵگا. زۆر سپاس بۆ خات و بەهرە جەمال ئەندامی سکرتارێتی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەرپرسی نووسینگەی هەولێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە تام ساتە میوانی بەرنامەی باسوخواز بووی. بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باسوخواز بوون تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.